پەیام ژمارەیەک لە چالاکان و خۆپیشاندەرانی دەستگیرکراوی 26 ئەم مانگە بەسەر دەکاتەوە و سەرجەمیان جەخت لە بەردەوامیدان بە خەباتی مەدەنی دەکەنەوە و ڕای دەگەێنن نابێت چیتە دەسەڵاتدارانی زۆنی سەوز شانازی بە ئازادیەوە بکەن و دەمێکە ڕوون بۆتەوە پارتی وێکێتی دوو ڕووی یەک دراون. لە ڕاستیە هەر هەنگاوێک هەر ڕێگریەکیان کردبێ ئێمە لە بریەوەی بیر بکەینە لەوەی دەست لە خەباتی مەدەنی هەڵگرین ناسەن ڕێگەی نوێتر بیرمان کردێتەوە چۆن بتوانین شتێکی کاریگەرتر دروست بکەین و چۆن بتوانین کاریگەری لەسەر دەسەڵات دابنین چۆن بتوانین فشار دروست بکەین نەخێر ئەسڵەن بگرە سوورترمانەکە و تەجروبەیەکی زیاترمان ئەداتێ بۆی قۆناغی داات و قۆناغێکی تۆکمەتر بێ نەخێر تا گرفتەکانە بن تا ئەم دەسەڵاتە بەو جۆرە حکومڕانی بکە خەباتی مەدەنی نەکەس دەسی لێ هەڵەگرێ و خەڵکێکیش لە ئێستاە بڕوا بێ هیوا بێ گەنجان زۆرن دەرچووی زانکۆی دانەمەزراو زۆرە خەڵک زۆرە بۆی لە وڵاتە درێژە بە خەباتی مەدەنی بکە. یەکێکی دیکە لە دەستگیرکراوان دەڵێ هێزە ئەمنیەکان لە پیا و ژن پێکاتە بوون بە جلوبەرگی مەدەنی و سەربازیەوە تێکەڵ بە خۆپیشاندەران بوون و بە شێوەیەکی زۆر نامەدەنیانە دەستگیریان کردن. ئێمە کە چوینە ئەوێ هەر تۆزە کۆبوون لەگەڵ هاوڕانمانە دەروی شار هاتبوون و هەنێکی ناو شار پێکەوە بووین وردەوردەیتر ئاسایشی مەدەنی لێمان کۆ ئەوەمان نزای مامۆسان بە تایبەتی بەڕاستی شتێکی زۆر ناشرین کە دوێنێ بینیم بەڕاستی کۆمەڵێک ئافرەتی ئاسایشی مەدەنی لێمان کۆوی مەمەزانی مامۆستان بەڵام زۆر بە ناشرینی مامەڵان لەگەڵ کردین بە شێوەیەکی زۆر ناشرین وەکو چۆن پاڵنانێک دروست ببووی ترێمەش پێمان ناخۆش بە مامۆستاکان هەڵچوونێک ڕوویاتمان بۆ پاڵمان پێوانێن خۆمانە ڕووینانە ئەو خۆتان ناڕۆنە تا دوو لە ڕێ چۆنەها ئاژەڵ بەڕێیەکەیت بەو شێوە مامەڵانی گەڵێمە کە هەتا کاتێکمان زانی ئێمە قسە کۆڵانێکەوانێ و ڕژ بگیریوتی هەمویان بگرن بە ئافرەتیان هێناوە بۆ ئەوەی مامۆسافرەتەکان بگرن بەڵام بەداخۆی من لەلایەن پیاوەکان و پەلاماردراین لەلایەن پیاوەکانەوە فشارمانێکراوە هەڵانانی ناو سارە. ڕژبگیری هێزە ئەمنیەکان کە بڕیاریان لە حزبەوە وەرگرت بوو تەنیا چالاکانی نەگرتەوە بەڵکو ژمارەیەکی بەرچاو لە خۆپیشاندەران دەستگیر کران و تا درەنگانێکی ڕۆژ زیندانی کران. من دوێنێ کە بەشدار بووم لەو خۆپیشاندانە بەجددی تەسیراتی ئەم بێموچەیە تەسیراتی کردوتە سەر تاک بە تاکمان وەکو کاسبکارێ من بەشدار بووم بەڵام بەجددی هەر لە دوای ینی دقێ دوو دقەوەی کە من لەوێ وەستا بووم یەکسەر هێزە ئەمنیەکان دەست بە سەریان کردین لەوێەوە بۆ ناوپاس لە ناوپاسیشەوە بۆ ناو دایرەی خۆیان و ئیتر زیاد لە 50 نەفەرە بووین لە ژوورێکە هەمومان بەیەکەوە بووین و دوایی تقریبەن 6 ساعاتێ با بڵێن ئیزنیانە بچینەوە ماڵەوە. دوای ئەوەی هاوڵاتیان و موچەخۆران لە بێباکی دەسەڵاتدارانی هەرێم دڵنیا بوونەوە و پیان وابوو بە مەبەست و عینادی سیاسی دەسەڵاتدارانی هەرێم موچەی مانگی ئایار لە بەغداوە نێنرێرا بڕیاریاندا 26 ئەم مانگە خۆپیشاندان ئەنجام بدەن بەڵام لە بەرامبەردا بە چاوسوورکردنەوە و دەستگیرکردن وەڵام درانەوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.